بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دوایین پێشهاتەکان دەکەین لەبارەی پرسینەوت داهاتی نانەوتی هەروە پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق شەبوو پێشنازێکی نوێ هەیە لەبارەی نەوتی هەرێم ئەگەر دواتر ڕێکەوتین لەسەر بکرێ و واژۆ بکرێ ئەوژەوەیە کە کۆمپانیای نەوتەکان لە بری خەرجی تێچوون نەوتیان پێ بدرێت ئایا ئەم پێشنازە دەچێتە بواری جێبەجێکردنەوە پرسی داهاتی نانەوتیش کە ئەمڕۆ ئەنجومەنی دەوڵەت بابڕێ و بریاری لەسەردا بڕێ لەسەرنداوە چی بەسەر دێت یاخود پرسی موچەش چی بەسەر دێت لە بینی هەرێم و بەغداد بۆ ئەوەندە کاتکوشتن هەیە لە بینی هەرێم و بەغداد چارەنووسی موچە چی بەسەر دێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆرە بەهار محمود ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین دکتۆرە بەخێر بێن سوپاسیان بەدەبوون سوپاس دەکەین ئەگەر سەرتا لەو پێشنیازەوە دەست پێ بکەین بڵێن جارێ هەر پێشنیازە ئەوەی بواری نەوت نەبووە بە ڕێکەوتن ئێستا لە ئێستا بەناوی خی گەورە سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کەناڵەکەتان لە ئێستا نەخێر هێشتا نەبووە بە بڕیار لەبەرەوەی هێشتا ئەمە پێشنیازە پێویستەکە کە بۆی ببێ بە بڕیار پێویستەکە کە لایەنی کۆمپانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی هەرسێکیان ئەم سیانە واژۆی لەسەر بکەن بەڵام پێش ئەوە وابزان بە شەڕ دانراوە نەگوابزانم هەروایە ئەبێ ئەم پێشنیازە بچێتە لای هەیئەی مستەشارین لە وەزارەتی نەوتی عێراقی بۆ ئەوەی ئەوان کە ڕەزامەندی لەس یعنی وەزارەتی نەوتی عێراقی ڕەزامەندی لەسەر دەرببڕێ اینجا دوای ئەوە هەرسێ ئەو لایەنە واژۆی لەسەر بکەن اینجا دەبێتە بڕیار. پێشنازەکە وایە دەڵێن لەبری خەرجی بڵێن نەوت خەرجی بەرەمێنان بڵێن نەوتیان پێ کۆمپانیەکان خۆی لە ئەسڵا کرێی بەرهەمهێنانی نەوت بۆ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بە پێی ڕێکەوتنەکەی پێشویان و بە پێی بودجێ ئەو سێ ساڵیەکە $16 دانرابوو ینی لە کاتێکە بەڵێ لە بری دەرهێنانی نەوت لە کاتێکە لە هین ناوچەکانی تری عێراق کەوانی کە دەرهێنانی نەوتیان هەیە $6 بەڵام لەبەرەوەی کۆمپانیەکانی هەرێم ینی هەرێمی کوردستان پێی وابوو کە هینەکە زۆرترە یعنی خەرجیەکە زۆرترە لە هەرێمی کوردستان بۆیە بەپی بودجێ ئەو سێ ساڵە ئەو بودجێ کە بۆ 3 ساڵ پەسەندکرا بە $16 لە ئێستا ئەو ترێکە کە هەندێک مستحقاتی تریان هەیە هەندێک شایستەی دارایی تریان هەیە کۆمپانیەکان بۆ ئەم مەبەستە ئەم ڕێکەوتنە کە ئێشتا نەبووە بە ڕێکەوتن ئەم پێشنیارە کراوە کە لە جیاتی ئەو شایستە داراییانیان لە زڵنیا $16 شیتیایە ئەو شایستە دارایانەی تریش کە هەیەە کە ئێمە هیچ کەسێ نازانێ و شایستە داراییانە چییە کە هی کۆمپانیەکان لەسەر حکوومەتی هەرێمە $1 دەکرێت بەڵێ لە جیاتی ئەوە بەشێک لە نەوتەکە بۆ کۆمپانیەکان دابنرێت من پێم وایە ئەمە فرسەتێکی باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستەکە ئیلتیزامی پێوە بکە یعنی ئێمە تەجروبەی ناخۆشمان هەیە لەگەڵ ئەم ڕێکەوتنانەی کە لە نێوان هەردوو حکوومەتە ئەکرێ زۆر جاری تر ڕێکەوتن کراوە بەڵام چۆنەڵی عیبرە لە جێبەجێکردنەکەیەتی عیبرەت لەوەیە کە ئیلتیزامی پێوە بکرێ بەداخەوە لە زۆربەی زۆری هەرە زۆری جارەکانیشدا حکوومەتی هەرێم بووە کە ئیلتیزامی نەکردو بۆ ڕێکەوتنە پابند نەبووە بۆ ڕێکەوتنانەی کە خۆی واژۆی لەسەر کردووە خۆم و تۆ نەچوین واژۆی لەسەر بکەین خۆیان واژۆیان لەسەر کردو و دوجاریش خۆیان ئیلتیزامی پێوە ناکەن بۆیە من هیوادارم کە ئەم جارە ئیلتیزام بکەن چکە ئەمە عەرزێکی باشە و حەلێکی باشیشە بۆ ئەوەی کەیتر کێشەی موچە حل ببێت من پێم وایە لەبەرەوەی کە لە ئێستا لە بەردەم هەڵبژاردنین و جەناب تەزانی هەڵبژاردن نزیکە و ئەوانە لەوانەیە بۆ ماوەی مانگێک بۆ ماوەیەکی کاتی حکوومەتی هەرێم ئیلتیزامی پێوە بکە بەڵام من تەسەور ناکەم بۆ بە شێوەیەکی مەودا درێژی ینی بۆ شێوەیەکی هەمیشەیی حکوومەتی هەرێم ئیلتیزام بەمەشەوە بکات چکە حکوومەتی هەرێم هەدەفی ئەوەیە نەوت تەسلیم نەکات ئەوە ئامانجەکەیانە بەڵێ ئامانجەکە ئەوەیە نەوت تەسلیم نەکا بەم شێوەی ئێستا بمێنێتەوە چکە لە ئێستا نەوت دەفرۆشێ زۆر یعنی لەو بڕێی کەوتوی کە ئەوترێت تەسلیمی سۆمۆ بکرێت لەوەش زیاتر ڕەنگە بفرۆشرێت و هیچ داهاتێکیشی بۆ ناو خەزێنەی حکوومەت نییە یعنی یەکێتی و پارتی بۆ خۆیانی ئەبن
لەبەر ئەو پیان خۆشە ئەمە بەردەوام بێ لەبەر لەم نقطەیەوەیە کە من پێم وایە ئەگەر ئیلتیزامیش بکەن پێوەی تەنها بۆ وەکو بەنجێکی کاتی هەڵبژاردنە یعنی وەکو چاواشەکردنێکە بۆ لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە نەزەری ئەوانەوە ئەڵێم چاواشەکردن نەک بۆ خەڵکەکە ئەیانەوێ هین بۆ ئەم مانگە بۆ ئەم چەند مانگە ئەم بابەتە ئەگەر ئیلتیزامیشی پێوە بکەن باشە بەس ئەو لە یاسای بودجە خۆی لا کرابەوە پێشتر بەس وەفدی زۆر ڕۆژ بۆ بەغدا بەس ئەو یاسایی کە لە هەرێمی شەبوو هەڵیان مەشان بۆوە بڵێنی دادگای فیدراڵی بەڵێ یاسای نەوت و غازمان نیە لە عێراق ئێستا چۆن ماوەڵ لە بەگەڵ پرسینە و دەکرێت لە بینی هەرێم و بەغدا وەڵاهی دەستوریەکانیش بڵێن هەر پلاستیکین بەڵێم ئەزانی چۆنە هەر پلاستیکین ئەسڵەن مادەی دەستوری ناچێتە تەفاسیلەوە یعنی نەک ئەو مادانەی کە تایبەتن بەنەوت هەموو مادەیەکی دەستوری چکە دەستور دایکی یاساکانە لە ژێر زەوئی دەستورە ئەبێ یاسای تر دەربچێ بۆ وردەکاری و تەفاسیل چۆن کاتێکە یاسایە دەرەکەی ئەبێ ڕێنمایی دەربچێ بۆ ئەوەی بۆ ئەڵێ بۆ باش جێبەجێکردنی ئەو یاسایە ئەبێ ڕێنمایی دەرچێ ئەگەر سەیری زۆربەی مادەکانی دەستوریش بکەی لە ئەخیراڵێ و نەظم زالی کە بی قانون یعنی ئەڵێ ئەمە بە قانون ڕێگەخرێ ئەبێ قانون تەفاسیلەکەی تیابێ بۆیە ئەوە هەر مادەکانی تایبەت بە نەود نین کە زۆر تەفاسیلیانتیانە خۆی طبیعەتی مادەی دەستور وایە ناچێتە تەفاسیلەوە ئەبێ قانون دەربچێ بۆی دەبوایە لە یەکەم ساڵی دوای دەرچوونی دەستورەوە لە ساڵی 2006ەوە لە یەکەم دەورەی پەرلەمانەوە قانونی نەوت و گاز دەربچایەکێ لە خەلەلا هەرە سەرەکیەکان کە من پێشتریش ئەو بابەتم لە زۆر بەرنامەی تراو ڕەنگە لەگەڵ جەنابیشت وتبێتم یعنی کە هین دەرچواندنی قانونی نەوت و غازێکێکە لە کێشە هەرە یەکێکە لە چارەسەرە هەرە گرنگەکان یعنی کێشەیە تۆ قانونێکن نەبێ هەر جارەی بە ڕێکەوتنێک و هەر جارەی بە وەفدێک و هەر جارەی بە تکاوڕجای کاکفلان و کاکفلان بۆ شێوەی وڵات ناچێ بەڕێوە بۆ شێوەیە هەرێمێکی فیدراڵی ناچێ بەڕێوە بۆیە دەرچوونی قانونی نەوت و غاز کۆمەڵی قانونی تریش کە دەستور تەحویلی کردووە بۆ ئەوەی کە قانونیان پێ دەربچێت و دەرنەچوە ئەوانە کێشەی زۆریان دروست کردووە لە نێوان هەرێم و بەغدا کار بۆ یاسای نەوت و غاز لە 2005ەوە لە دوای 2005 کە دەستور پەسەند کراوە یعنی یاسای نەوت و غازی عێراق نەبێ لێرە بڵێن دەسەڵاتدارانی هەرێم یاخود لە بەغداش نەیانویستووە یاساکە دەربچێت هەردوو لە هەموو ئەوانەی کە مستەفیدن لە دزینی نەوت و بە تەهریبکردنی نەوت خۆ ئەو بابەتە هەر لە لای ئێمە نیە لە هەرێمی کوردستانیە لە ناوچەکانی تری عێراقیشا هەیە یعنی کۆمەڵە خەڵکانی دەستیان گرتووە بەسەر هەر یەکەی بیری نەوتی هەیە و ئەوەی هەیە ئەوانە لای ئەوانیش هەیە هەموو ئەوانەی کە مەساڵحیان لەوەیە کە وڵات فەوزا بێ دایمە لە دروستبوونی قانون و لە سەروەری قانونە ئەو کەسانەی کە بە ناقانونی بەرژەوەندیەکانیان مسۆگەردەکەن زەرمەندن بۆیە هەمیشە ئەوان دەیانەوێ وڵات لە فەوزایە بمێنێتەوە فەوزا واتە نەبوونی قانون واتە نەبوونی یعنی پابەند نەبوون بە قانونەوە بۆیە هەردوو لایەن لە هەردوو لە چۆن لێرە بنەماڵەمان هەیە و خەڵکمان هەیە کە مستەفیدی یەکە من لەو خێروبێری هەرێمی کوردستان و لە نەوتەکەشی لە ناوچەکانی تری عێراقشا هەمان شێوەیە بەس فەرقەکە ئەوەیە کە ئەوان موچەی خەڵکەکە ئەدەن ناوێرن دەستکاری موچ بەڵێ هەر فەرقەکە ئەوەیە بەشێک لە نەوتەکە ئەچێتە ناو خەزێنەی حکوومەتەوە لەوێ بەس لای ئێمە هیچی ناچێتە ناو خەزێنەی حکوومەتەوە باشە بەزۆکو یاسای نەوت و غاز خۆ لە هەرێم دادگای فیدراڵی لە 2021 هەڵی وەشاندەوە یاساکە ئێستا هەیە بەرکارە یاسای نەوت و غازی هەرێم یاخودەوەی کە لە 2022 لە مانگی دوو دادگای فیدراڵی یاسای نەوت و غازی هەرێمی بەنا دەستوری دانا بڕیارەکانی دادگای فیدراڵی بات و مولزەمە بۆ هەموو لایەنەکان یعنی لەوانە هەرێمی کوردستانیش لەبەر ئەوە ئەو بڕیارەی کە ئەو داویەتی چۆن بڕیارەکەی کەوتی درێژکردنەوەی پەرلەمان شەرعینی و کۆتایی بە پەرلەمان هێنا بە هەمان شێوە ئەم بڕیارەشە لە نەفسی دادگاوە دەرچووە هین ئەو ڕۆژەی کەوتی ئەم یاسایە دەستوری نییە تەواو ئەو یاسایە بە هەڵوەشاوە حسابە وەکە ئەنەهو لەم یەکون وەکو ئەوەی کە نەبوو بێت ئێستا و گرێبەستانش کۆمپانیەکان لەگەڵ هەرێم ئەوانە خۆ هەر بەردەوام من جیاوازشین لەگەڵ ئەو گرێبەستانی کە لە عێراق کراون کۆمپانە بەڵێ جیاوازن یەکەمین جیاوازی لە نێوان گرێبەستەکانی هەرێم و گرێبەستەکانی ناوچەکانی تری عێراقا ئەوەیە کە
ئەوان گرێبەستی خدمەیان کردووە لێرە گرێبەستی شەراکەت کراوەکەن کە خراپترین جۆری گرێبەستی نەوتیە یەکێ لە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا مبتەلا بووە لەگەڵ کۆمپانیەکانە ئەو گرێبەستانەیە لە بەروی لە جۆری شەراکەن یعنی ئێستا کۆمپانیەکان بوونێتە شەریکی ئەو بەڵێ شەریکی ئەو نەوتەن یەکێ لە کێشەکان کە حل ناکرێت لە نێوان هەردوو حکوومەتی بەغدا و هەولێرە ئەو بابەتی ئەو عقدانەیە یعنی لە بەرەوەی نوعی عقدەکان بە جۆرێکە کە ئیتر ئێستا سیر کە کۆمپانیەکان بوون بە تەرەفێک لە هەموو ڕێکەوتنێکە ئەو ڕێکەوتنەی کە کۆمپانیەکان ڕازی نەبن لەسەری ناچێتە سەر ئێستا دەڵێنەوە هەرێم ڕازی بوو بەس کۆمپانیەکان ڕازینین ینی ئەو قسە دەکەن بەڵێ آخر بەبێ عقدەکان بوونەتە شەریک بوونەتە شەریک بەڵێ چکە ساڵی ڕابردوش ڕێکخراوی ڕوونبین راپۆرتێکی بڵاو کرد بۆ ڕێکخراوی کتێبەتە بواری نەوت کاگیاتگەر ستێک سەرۆکیەتی بەڵێ ساڵی ڕابردوو 311,000 ڕۆژانە بەرهەمهێنراوە بە تێگرای ساڵەکە 114 میلیۆن بووە 33 میلیۆنی لەو وەکو بەرمیل بۆ کۆمپانیاکان بووە 80 میلیۆنیشی بۆ حکوومەت بوو یعنی تقریبا لە نزیکەی 130 لەبینی 130 بۆ لە 140 کۆمپانیاکان عقدەکان عقدێکی شەراکەیە یعنی خۆی عقدی خدمە باشترە عقدی خدمە تۆ لەبری ئەوەی کە ئیشەکە پارەیەتێ ئەو ئیشە بۆ کا خدمەیەکە پێشکەشەکە تۆش پارەیەتێ بەس عقدی شەراکە ئەبێتە شەریکە لە نەوتەکە شتێکی زۆر خراپە لە عێراقەوە نییە بڵێن کۆمپانیەکان پشکیان هەبێت لە نەوتەکەش خەرجی عقدی خدمەیە عقدەکانی عێراق بەڵێ باشە بەڕست گەژبینی ئەو پێشنیازە بچێتە بواری جێبەجێکردن چکە پێشتریش کە یاسای بودجە لە ساڵی ڕابردوو هەموار کراوە خەرجی بەرمیلێک نەوت کرا $16 وتیان ئەوە ڕێکەوتن کراوە و لەم پەرنەماوە ئێستا و پێشنیازە هەیە پێشتر پێشنیازی دیکە هەبوو ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بی گەژبینی جێبەجێ بکرێ یاخۆت هیچ فشارێکەیە بۆ جێبەجێکردنی ئەم فشارەکە ئەو فشارێکە هەیە بریتە لە هەڵبژاردن ینی لەبەرەوەی کە ئێمە لە بەردەم هەڵبژاردنین خۆمان ئێمە جەنابیشت و هەموو خەڵکی هەرێمی کوردستانی ئەزانێ ئەو کاتێکە لە هەڵبژاردن نزیگە بینەوانێ هەردوو حیزبی یەکێتی و پارتی نەوعێکی تر هەڵسو کەوتەکەن لەوەی کە لە کاتی دوای هەڵبژاردن یعنی بۆیە پێم وایە ئەگەر ئیلتیزامیش بکەن ئیلتیزامەکەیان ئیلتیزامێکی کاتیە تا کۆتایی ساڵە یاخود تاکو دوای هەڵبژاردنە چوزانم ئەوەش لە کاتێکە ئەگەر بێت و کۆمپانیەکان ڕازی بن و لە کاتێکە ئەگەر بێت و هەیئەی ئیستیشاری لە وەزارەتی نەوتیش ئەبێ پەسەندی بکە من پێم وایە ئەمە یەکەمین جارەکە ڕێکەوتن یاخو پێشنیارێک ئەنێردرێ بۆ وەزارەتی نەوت لە عێراق بەڵێ پێم وایە سوودانیش بە هەمان هین هۆکاری هەڵبژاردن ئەوێت لەو مەسئولیەتە خۆی لادا چونکە چەند جارێ ئەو لەسەر مەسئولیت و بەرپرسیارەتی خۆی بەبێ ئەوەی هیچ یەک قەترەنەوت تەسلیم بکرێ موچەی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ناردووە لە ئێستا ئەویش لە بەردەم هەڵبژاردنایە شارعی خۆی دەنگدەری خۆی ئەوەی لێ قبوڵ ناکا بۆیە پێم وایە خوا بکەم ئەو تەحویلە ئەو ناردنە بۆ ئەوێ کوشتنی کات نەبێت لە لای ئەوانیشەوە چکە ئەوانیش بە هەمان شێوەی کە چۆن یەکێتی و پارتی لە بەردەم هەڵبژاردنان ئەوانش لە بەردەم هەڵبژاردنان بەپێی ئەو شێوەیە هەڵسوکەوتەکەن کە لە دوجارە بە قازانجی ئەوان لە بەردەم دەنگدەرەکانیان بشکێتەوە باشە بەس پێشتر باسی ڕێکەوتنێکی سێقۆڵیش دەکرا لە بینی کۆمپانیا نێوتەکان و حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بکرێ کۆمپانیەکان داوایان کردو گوایە ئەگەر کێشێک دروست بێ ئەم پرسە بچێتە دادگانی وڵاتیەکان دەڵێن عێراق بۆەوە ڕازی نەبووە لەوە بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەرشانی عێراق گەر شتێکی وا بکرێ چکان دەڵێن بەلا دادگایەکی عێراقیەک لا بکرێت و گەر کێشێک حکوومەتی عێراقیان دەڵێن بە کۆمپانیەکان لە نێودوڵەتی بێ بەڵێ ئێمە خۆمان دادگای دەستوریمان هەیە لەناو عێراق مەفروض بوو لە هەرێمی کوردستانیش هەمان بێ دادگای لەبەرەوەی دەستورمان نیە دادگای دەستوریمان نییە بۆیە من تەسەور ناکەم عێراق بە شتێکی لەو جۆرە ڕازی ببێت یعنی بچێتە دادگای نێودوڵەتیەکان ئەو کاتە بەڵێن بەرپرسیارەتیان دەکەوێتە سەرشان عێراق ئەگەر کێشەیەک دروست بوو چکە پێشتر هەرێم ئەوەی داناغازی شەبوو 2 میلیۆن زیاتر لە $2 میلیارد دۆڕان هەر پێچێ لەسەرەوە ڕازی نەبێت
من پێم وایە ڕازی نابێت لەبەر ئەوەی کە ئێمە خۆمان دادگای فیدراڵیمان هەیە ئەم کێشەیەکی ناوخۆیە یعنی کێشەیەکە لە بینی هەرێمێک و حکوومەتێکی مرکزیە کێشەیەکی دەوڵەتی نێودەوڵەتی نییە هەتاکو بچێتە دادگایەکی نێودەوڵەتی لەو منتەڵەقەوە پێم وایە کە حکوومەتی عێراقی ڕازی نابێت بەوە. بەڵێ سپارەت بە داهاتی نانەوتی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت کراوە بەس لەوەکێ بڕیار نەدراوە دوو نوێنەری هەرمیشان بانکێش کردبوو بەس نازانرێ ڕۆیشتون یاخود نامێنەری وەزارەتی دارایی و دادی هەرێم پێ دوایە گەشتبینی بە بڕیارەکەیان دوای لێک نزیکبوون لەسەر نەود یاخود تەفسیریان بۆ داهاتی نانەوتی جیاواز دەبێت یەکەم شت ئەنجومەنی دەوڵەت بەرامبەر بە ئەنجومەنی شورای خۆمانە لە هەرێمی کوردستانە کە هەیە ئەوان سێ جۆر هینیان هەیە بەرپرسیارەتی سێ جۆر اختصاسیان هەیە با بڵین یەکێ لە اختصاسەکانی ئەوەیە پێدانی ڕەئی کاتێکە لە جیهەتێکی عولیاوە داوای لێ یەکرێ جیهەتی عولیا چیەیە جیهەتی عولیا بریتیە لە سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت ئەم سێ سەرۆکایەتیە کاتێککە ئەم سێ سەرۆکایەتیە داوای لێ ئەکەن ڕەیەکەی ڕەیەکی ئیسیشاریە یعنی حکوومەت دەتوانێت پێشی وەرنەگرێ عێراقی دەتوانێت پابەند نەبێت چکە ئەمە ڕەیەکی ئیسیشاریە چکە لە جیهەتێکی عولیاوە داوای لێکراوە بەڵام ئەگەر هاتوو دوو وەزارەت کێشەیەکیان هەبێ دوو وەزارەت بەیەکەوە کێشەیەکیان هەبێ هەردووکیان متتەفق بن لەسەرەوەی ئەم کێشەیە بەرنە بەردەم ئەنجومەنی دەوڵەت ئەو کاتە بڕیارەکانیان بڕیارێکی یەکلاکەرەوە دەبێت و ئەبێ هەردوو وەزارەتەکە ملتەزیم بن پێوەی بەڵام ئەو کاتی کە جیهەتێکی عولیا داوایان لێ کات کە بە جەنابتم و جیهەتە عولیاکان کۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێستاگەر هەرێم خۆشی داوای کرد بڕوات بۆ ئەوێ ئەنجومەنی وەزیرانی عێراقی داوای کردەوە کاتە پابند کردەبوو یاخود چۆن دەبوو هەردوو لە بۆ نەخێر ئەمە ئەگەر هەردوو لاش بوونایە ئەم ئەو باسی لە قانونی خۆیان هەیە ئەنجومەنی دەوڵەت قانونێکی تایبەت بە خۆیان هەیە لە قانونەکە باسی ئەوە کە ئەگەر جیهەتێکی عولیا داوایان لێ بکات ئەو کاتە ڕەیەکان ڕەیەکی ئیسیشاریە بێ ئەگەر دوو وەزارەت باسی ئیقلیم و باسی ئەو شتانە ناکات یاسەکەی دە باسی هەرێمی تێدا نیە ئەگەر کێشێک لە بینی وەزارەتەکان و هەرێم دروست بوویان ئەگەر کێشەیەکیش لە بینی مۆزەف و حکوومەتی شاهەبێ بە هەمان شێوە بۆ تەمیزەکەی ئەچێتە بەردەم ئەنجومەنی دەوڵەت لەوێشا بڕیارەکانیان وەکو بڕیاری حاکم وایە کە بڕیارێکی یەکلاکەرەوەی بەڵام لەمەی کە ئێستا داوای ڕەئیان لێکراوە ئەوەی کە ئەوان دەیدەن ڕەئیە یعنی مەشورەیە شورایان پێکراوە بەڵام من پێم وایە مادام بۆیە من لەم منتەڵەقەشەوە زۆرتر کاتی ناردنی ئەو بابەتە بۆ ئەنجومەنی دەوڵەت پێم وابوو کە زۆرتر کات کوشتنە لەلایەن تەرەفی حکوومەتی فیدراڵیەوە یعنی ئاها ئەگینا خۆ ڕەیەکان ڕەیەکی ملزەم نیە وەکو کات کوشتن وایە بەڵام تەسەورەکەم لەبەر ئەوەی خۆیان داوای ڕەئیان لێکردوون کاتێککە ڕەیەکان دێتەوە بە ڕەیەکان وەرەگرن بەڵام لە عینەن کاتە بۆشیان هەیە پێی وەرنەگرن یعنی بە ڕەیەکان باشە پس پێ دوایە بۆ چوونەکان لە بەرژەوەندی هەرێمدا بێت چکە ئێستا کێشە هەبوو لەسەر گومرگ دەڵێن ڕێکەوتون لەسەر گومری کێشەنی لە 150 لەسەر باج کێشە هەیە بەغدا دەڵێ با لە 100 بۆ من بێ هەرێم دەڵێ با لە 150 بێ لەسەر ڕسوماتیش دەڵێتەنا ڕسوماتی فەرمانگە فیدراڵەکان دەنێرمەوە ئەوەی کە لێرە بەپێی یاسای خۆم دەرم کردووە پێی بڕیارەوەنە بۆ خۆمان بێ زانی ئەوانەی کە لە ئەنجومەنی دەوڵەت ئیشەکەن زۆرتر خەڵکی ئەکادیمین یعنی هەمویان بە زۆری پرۆفیسۆر و پرۆفیسۆر یاریدەدەرن لە یاسایە بۆی پێم وایە زۆرتر من ناتوانم بڵێم لە عێراقا بە هیچ شێوەیەک تەسیراتی سیاسی نییە بەڵام پێم وایە زۆرتر بە لایانی ئەکادیمی و قانونیەکە ڕۆنتۆ گەربێتە سەر لایانی قانونی لە قانونی ئیدارەی مالیە لە مادەی 29 باز لەوەکە کە ئەڵێ باج و ڕسومات لە 150 باج و ڕسوماتی ئیتیحادی ئەگەڕێتەوە بۆ هەرێمەکان ینی بۆچی ئەڵێ ئەگەڕێتەوە چکە ئەو بەپێی ئەو قانونە ئەبێ هەرچی داهات هەیە بە گەورە و بچووک و بە نەوتی و نانەوتی و هەموویەوە بچێتەوە ناو سنووقێکەوە سەبەتەکەی بەغاوە
لە سەبەتەکەی بەغاوە جارێکی تر دابەشەکرێتەوە لەو دابشکردنایەکە ئەنێردرێتەوە ئەڵێ لە 150 باج و ڕسوماتیش ئەبێ بنێردرێتەوە ئەڵێ لە 150 باج و ڕسومات ئەنێردرێتەوە بۆ هەرێمەکان یعنی ئەگەر بپی ئەو قانونە بێ هین ئەوان بپی ئەو قانونە ئەبێ بڕیار بدەن یعنی لە ساسەی باج و ڕسومات نابێ بۆ بەغدابێ ئەبێ بۆ لە 150 بگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. باڵێ بەس وەکو بڵێن وەکو پارێزگایەکیش مامەڵە لەگەڵ هەرێم نەکردووە لەو یاسایە چونکە سەلاسەی دارەی مالی دەڵێت دوو خەزێنە هەیە ئەو یاسایە لە دەورەکەی ئێمە دەرچوورە ساڵی 2019 یەکێکە لە یاسا هەرە خراپەکان بەنسبەت هەرێمی کوردستان و هەر ئەو کاتەش من لە لای خۆمەوە بەیانێکم لەسەر دەرکرد و قسەشم لەسەر کرد بەڵام هینا یەکێتی و پارتی خۆیان دەنگیان پێداوە ئێمە دەنگمان پێ نایەوە دەنگتان پێ نەدا و کاتە دەنگمان پێ نەداوە نەخێر بەس ئەو کاتە وەزیری دارایی شەر کورد بوو دکتۆر فات حوسێن بووە بەڵێ کورد بوو یەکێتی و پارتی خۆیان دەنگیان پێداوە و نوێنەرەکانیشان لە ناو لیژنەی مالیە و هەڵوێستێکی پێچەوانیان هەبوو لەگەڵ نوێنەرەکانی ئێمە ئەو 15 هینەکە گروپی هیوە بیاسایەکە زاڕاز دەکرێتەوە مادەم ئێستا هەرێمی تێدانی ئێستا وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێم دەکات ئەو یاسایە ڕاستکردنەوەی چۆنە یاخود ئەگەر باز دەوێتکەم پرسە بچێتە بەردەم دادگای فیدراڵی مەوسم ئەگەر ڕایەکان بەدڵ نەبوو بچێتە ناو بچێتەوە دادگای فیدراڵی بەڵێ ئەو یاسایە جەنابەت پرسیارەکە دوو بەش بوو بەشێکیان ئایا ئەو یاسایە چۆن ڕاستەکرێتەوە ئەو یاسایە ئەبێ جارێکی تر هەموار بکرێتەوەوانە ینی بە یاسا بە هەموارکردنەوە ئەگۆڕدرێ ئەگینا ناتوانرێ بگۆڕێ سەبارەت بۆی کە جارێکی تر بچێتەوە بەردەم دادگای فیدراڵی من وەکو ڕێی قانونی خۆم پێم وایە ئەگەر جارێکی تر بچێ هەر بابەتێک کە پەیوەندی بە موچە و بە کێشەی نێوان هەولێر و بەغاوە هەبێ بچێتەوە بەردەم دادگای فیدراڵی ڕەتیەکاتەوە لەبەر ئەوەی کە ئەڵێ من پێشتر بڕیارم لەم بابەتە داوە یعنی یەک جار هەموو دادگایەک وایە یەک جار لەسەر بابەتێک بڕیارەدا یعنی دوو جار نابێ لەسەر بابەتێک دوو قەراری هەبێت یاخود نابێ جارێکی تر تەکید بکاتەوە لە قەرارەکەی خۆی لە بریاری یەکەم نەچوتە وردەکاریەوە دەڵێ ئەوە تەسلیم بکرێ داهاتی نانەوتی بەڵێ داهاتی نانەوتی ئەڵێ تەسلیم بکرێ بە پێی یاسای کارگەری دارایی بەڵام دەڵێن کێسە هەیە لەسەر تەفسیری داوای تەفسیری دادگای فیدراڵی دەکەن لەسەر بۆ نمونە یاسای ئیدارەی مالی هینە بیرە نەچێت جەنابەت دادگای فیدراڵیش دوو دەوری هەیە دەورێکیانی ئەوەیە کە هینە حکم دەرەکات دەورێکیشیانەوەی تەفسیرەکات تەفسیری نصوصی دەستورەکات نصوصی دەستور نییە ئێستا تەفسیری قەرارێکی خۆیەتی ئەگەر داوای لێ بکەن تەفسیری قەرارەکەی خۆی بکە بەڵێ ڕەنگە جواب باتەوانێ بەڵام ئەگەر جارێکی تر وەکو قەزدیە وەکو داوا ببرێتەوە بەردەمی دادگای فیدراڵی من پێم وایە ئەگەر من قازی بم لەوێ ڕەتیەکەمەوە دەڵێن وەزیرە لە کۆبوونەوەی پێشووتر کاتێک ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەتەوە وەزیرە پارتیەکان پێیان باش بۆ بچێتە دادگای فیدراڵی ئەم پرسی یەکلاکردنەوەی داهاتی نانەوتی چکێستا سەرۆکەکەشی گۆڕاوە و ستافێکی تازە هاتوون بۆ دادگای فیدراڵی بەڵێ وەگوتم یعنی ئەگەر قانونیانە بجوڵە من باز لەوە ناکەم کە تەسیراتی سیاسیان لەسەر بێ و بیانەوێ ئەم شتە بکەن بەڵام هین ئاها بەرگێکی قانونی بە بەرا بکەن ئەم بەرگە قانونیە پێشتر بۆی دوورا بێت لە دادگای فیدراڵی ینی بە قووەتی سیاست بۆی دوورا بێت لە دادگای فیدراڵی باسی ئەوە ناکەم ئەگینا ئەگەر وەکو قانونی صرف باسکەی کە دادگای فیدراڵیش هەرگیز قانونی صرف نییە تأثیراتی سیاسی هەر بەسەرەوەیە ئەو یەک جار لە هینێکە بڕیار دەرەکە لە بابەتێکە بڕیار دەرەکە بەڵام ئەگەر داوای تەفسیری لێ بکەن دەکرێت تەفسیر بۆ بڕیارەکەی بکات باشە بەزۆکو ئەو یاسانەی یاسای کارگەری دارایی کە پێشتر دەرچووە گرەی زۆری لەسەری هەیە ئێستا کێشەی بۆ دروستکرد بۆ داهاتی نانەوتی خەرجی فعلی بوو لە یاسای بوو ئێستا کێشەی بۆ پشکێرم هەموو یەکێتی و پارتی خواندنیان پێداوە ئەنی خواندنیان پێدا و بۆ پەیوەندی بۆ کە پێیان وابوو پێویستیان بە عێراق نابێتەوە پێویستیان بە یاسایان نابێتەوە پەیوەندی بە چیەوە بوو ئەو کات ئاگدارتان نەکردن و چ خەرجی فعلیەکە بێ چەوە یاسای ئیدارەی مالی بێ بەڵێ بە تایبەتی ئەوەی یاسای ئیدارەی مالی پێمان وتون من ناتوانم یعنی بەڕاستی بڵم بابەتەکە چی بوو ئایا ڕێکەوتنی تر بوو یعنی مەسەلەن هەندێک ڕێکەوتن هەبوو کە لە پشت پەردەوە ئەکرا لە بینی چەند هێزێکی
چەند فراکسیۆنێکی سنی و شیعی و کووردا هین ئەم ڕێکەوتنانە ئەکرا شتێک بەرامبەر بە شتێکە تۆ ئەوە بکە من ئەوواکەم تۆ ئەو بکە پێچێ شتێک لەو بابەتە بێ کە ئەمە ئەم دەنگدانەکراوە لەسەر زۆربەی شتەکان کە تێپەڕیوە یاخود ئەگەر بڵێم بە یاخود بڵێ بە نەزانی تێپەڕیوە نازانم ئەمە شتێکی عیبێ ئەگەر بڵێ ئەو شتانە بە نەزانی تێپەڕیوە ئەی بۆ ئێمە هەستمان پێکرد بۆ ئەوان هەستی پێ ناکەن پێم وایە ڕەنگە من بۆ ئەوە ئەچم زۆرتر کە ڕێکەوتنێکی لە پشتەوە بوو بێ بۆ تێپەڕاندنی بۆ تێپەڕان باشە بەس وەکو ئێستا 6 موچەمان ماوە ئێستا لە مانگی نوێدان ئەمڕۆ ناوڕاستی مانگی نوێیە خەڵکی موچە خۆران هیچ موچەیەکیان لەبەردەم فۆتاندانی یاخود چی بکرێ بۆی کە موچە نەفۆتێ دەبێت چی بکرێ وڵی ئەبێ من تەوقعیەوە کەم موچە 12 موچەکە هەر نادرێ بە تەواوەتی موچەکەم بەبەست لە ساڵێکە لە ساڵێکە 12 بەڵام بۆ ئەوەی کەمترین موچە بفەوتێ پێویستەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام کە ئەم جارە ئیلتیزام کا بە ئەو تەرحەی کە کراوە ئێستا ئیلتیزامی پێ بکات چکە کۆمپانیای سۆمۆ ئەڵێ هەر کاتێ نەوت گەیشتە سۆمۆ گەیشت ینی تەسلیمی سۆمۆکرا پێش فرۆشتنەکەشی تەسلیمی سۆمۆکرا هی نەکرێ یعنی ئیطلاقی موچە ئەکرێ ئیتر چەند موچە فریاکەون و ئەکەوێتە سەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پابەند دەبێت بەم تەرحە تازەیی بەم ڕێکەوتنە تازەیی کە هیوادارم کە بکرێت بەڵام دوای ئەوەش نازانم ئایا وەزارەتی دارایی بەغدا جارێکی تر باز لە داهاتە نانەوتیەکانیش ناکاتەوە چونکە بەپێی بڕیاری محکەمەی فیدراڵی و بەپێی یاسای ئیدارەی مالیش و بەپێی بودجەش تەنها نەود نییە ئەبێ داهاتی بەپێی ڕێکەوتنەکەی خۆشیان ئەو ڕێکەوتنەی کە پێشتریش خۆیان کردیانە لێکتێگەشتنەکەی پێش و ئەبێ نیوەی داهاتی نانەوتیش تەسلیم بکرێ بۆیە ئایا بە تەسلیمکردنی نەوتەکە تەواو کێشەکە کۆتایی دێ یا جارێکی تر داهاتی نانەوتیش کێشەیەکی تر ئەبێت لە بەردەم موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی وادارم ئەگەر لەبەر هەڵبژاردنیش بێ ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام کە ئەکەوێتە سەر ئەوەی کە تا چەند ئەو ئیلتیزامەکە ئەگەر ئیلتیزام نەکا ڕەنگە هیچ موچەیەکی تر نەیە یاخود ئەو پەڕی موچەیەک دوو موچەی تر بێ ئەگەر ئیلتیزامیش بکە تەسەورەکەم موچەیە بفەوتێ هەر ئەوەنە باش بەس ئێستا باز دەوە دەکەم پێشتر وتیانە گەر ڕێک نەکەون لە بەغدا بکشێنەوە یان بەشداری هەڵبژاردن نەکەن پێ دوای ئەوە ڕوودە یاخود تەنها بۆ بانگەشەیەەکە من پێم وایە هەر بۆ بانگەشێ ئەگینا ئەوە لە ئێستا باشترین خیارە ئەگەر بیکەن بەس ئەزانی بۆ ئەو خیارە ناکەن حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە خۆیان مقەسیرن هیچ نەبێ ئەگەر لە سا سەیژ مقەسیر نەبن لە سا هەفتا مقەسیرن حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکە تەسلیم کە ئەگەر بۆی ئەگەر بەغا موچەی بۆ نەناردی ئەو شتێک کاکە ئەو شتێک کە خۆ ئیمزاو کردو خۆ من نا خۆ کە ئەڵێم من یعنی حیزبەکانی تر نییە ئەو شتێک کە خۆت ئیمزات کردو ئیلتیزامی پێوە بکە ئەگەر بەغا موچەی بۆ نەناردی ئەو کاتە هەمومان ئێمە طبعا لەگەڵ حکوومەتی هەرێم و دەنگمان لە دەنگی ئەوان بەرزترە بێ بۆ ئەوەی کە لە زڵدی بەغا پێدوانیە ینی پێدوایە بەوەر وەکو کارتێکی فشار بەکاردێنان نەدەکشێنەوە و بایکۆتی بڵێن هەڵبژاردنی ناکشێنەوە ئەو کارتەقەت بەکارنیان چکە مەساڵحیان هەیە لەگەڵ ئەوانەی بەغا و وەگوتم خۆشیان مقەسرن ینی بابەتەکە من تەسەورەکەم زەختێکی ئەوتۆ کشانەوەیان زەختێکی ئەوتۆ دروست نەکا بۆی کە حکوومەتی بەغدا دەڵێت نەیوتوە من ناینێرم و توێتی تۆ نەوتەکە تەسلیم کە من ئەینێرم و پێشتریش ئەو نیەت پاکی پیشانداوە ئەگەر هەر باسی ئیمساڵ بکەین 6 موچەی ناردووە بێەوەی تۆ یەک قەترە نەوت تەسلیمکەی ئەی تۆژەم جارە نیەت پاکیە بنوێنە بۆیە لەبەرەوە تەسەور ناکەم کارتی کشانەوە و بەشداری نەکردن لە هەڵبژاردن و ئەوانە بەکاربێنن باشە ئیلا ئەگەر چاویان لە گۆڕانکاریەکی نێودەوڵەتی نەبێت بەڵێ پێشتر گلەیەکی زۆر هەبوو لەسەر باز و ڕسومان لێرە باز و ڕسوماتێکی زۆر هەیە لە بەغدانیە بەڵێ ئێستا ئەو وەفدی هەرێم و توێتی ئەوەی کە بە پێی یاساکانی خۆم دامناوە باز و ڕسوماتەکە نایدێن بە بەغدا دەکرێت بەبێ گەڕانەوە بۆ عێراق لێرە بازی زۆر بڵێن ڕسوماتی زۆر بسەپێنرێت نەخێر باج و ڕسوما شتێکی دەستوریە لە ئەبێ لە عێراقەوە دابنرێ لە اختصاصاتی حەسریە
لە اختصاصاتی دەڵێن هەرێم گوایە مافیەوەی پێدرا بووی مادەی 117 و 120 دەڵێن بەدڵی خۆی دەتوانێت یاسا دەرکە بۆ باج ڕوسمان توانێ مە بکە لە چکە لە مادەی 100 لەو شتانەی کە لە دەسەڵاتی حەسریا بریتی لە باج و ڕسومات ئەمە یەک دووەمیشیان کاک حەکیم خۆ ئەمە ئەو وەفدەی کە ئەچێ بۆ ڕێکەوتن یاخو هەموو کاربەدەستەکان لە هەرێمی کوردستانە نابێ بە مەزاجی خۆیان قسە بکەن کۆمەڵی شت هەیە کۆمەڵی یاسا هەیە تەقیدیانەکە ئەی تۆ یاسای ئیدارەی مالیت هەیە یاسای ئیدارەی مالیت هەیە تۆ بە هەڕەمەکی قساکەی بەغا بە قانون ڕێولێگرێ لە یاسای ئیدارەی مالیە شتە یەکلا بۆتەوە یانیڵێ لە 150 داهاتی زەرائیب و ڕسومات ماوەستمە لێرە ئێستا ڕسوماتی زیاتر هەیە لە بەغداد ئەوەی کە وەردەگیرێت باجی زیاتر ئەنی هەرێمە و مافەی نییە بەدڵی خۆی بۆن من لێرە بڵێ لە پەرلەمان چەند ئێستا پەرلەمانیشمانە پێشتر کۆمەڵێکی یاسا هەبووە ئەو باج و ڕسوماتانەی ئەو باج یەک شتی تر کاک حەکیم خۆی باج و ڕسومات ئەبێ بە یاسا بێ نابێ بە ڕێنمایی و نابێ بە ئەو شتانە بێ زۆربەی زۆری ئەو باج و ڕسوماتەی لە هەرێمی کوردستانە زیاد کراوە هیچی بە یاسا نەکراوە هەمووی بە ڕێنمایی یەک لە بە بڕیار و ڕێنمایی لە ئەنجومەنی وەزیرانەوە کراوە پەرلەمان نەیکردووە بەشی زۆری ئەو زیادەیە کە خراوەتە سەری بۆیە هەر لە ناو هەرێمی کوردستانی شتەکە نایاساییە ئەی دەبێت چی بکرێ بۆ هەڵۆشاندنە چکە بارگرانێکی زۆری لەسەر خاڵ وڵای ئەبێ پەرلەمانی خۆی لە ئەسڵە ئەگەر لە ڕووی قانونیەوە بپرسیێر چەنە من ئێستا وڵای لە هەرێمی کوردستانە شەرمەکەم کە باسی قانونەکەم و ئەوانە بەس لە ئەسڵ ئەوەیە کە ئەبێ هین پەرلەمانی کوردستان هەموو ئەو باج و هین زەرائیبانەی کە هەموو ئەو باجانەی کە بە یاسا دانەنراوە یاخو بە یاسا گۆڕانکاری بەسەرا نەهاتووە یعنی هەندێ باجمان هەبووە لە ئەسڵا خۆی هەبووە بەس حکوومەت هاتووە زیایی کردووە بە بڕیارێک زیایی کردووە نابێ ئەبێ بە قانون بێ ئەبێ هەمووی هەڵوەشێنێتەوە پەرلەمان خۆی جارێکی تر بڕیاری لەسەر بداتەوانێ ئەگەر بڵێ لە حاڵەتێکە ئەمە ئەگەر لە سەلاحیەتی پەرلەمانی کوردستانیش بێ بەڵام من پێم وایە باج شتێکە کە دەبێت لە هەموو عێراقا هین بێت یعنی یەک نەوع بێ یعنی ناکرێ لە محافظەیەک نوعێک بێ و لە محافظەیەک نوعێکی تر بێ یان لە هەرێمێک نوعێک بێ و لە هەرێمێک نوعێکی تر بێت بەڵێ بەس گفتەکەوەی لەسەر داهاتی ناوخۆش ئەوەی کەرارەسی بەغدا ناکەن کەرارەسی بەغداشی ناکەن شەفافێتێک کێ لە ناوخۆ بۆ منە بۆچی بەکاردێ ئێستا لەو ڕۆژان لە سلێمانی کێشەی نەخۆشخانەکان هەبوو لەم ساڵدا 27 ملیاریان بۆ تەرخانکردون 7 ملیاریان بۆ خەرجکردون لە هەر مانگدا کە بڕێکی زۆر کەمە ناکات لە سەدایەکی داهاتی سلێمانی لە ناوخۆش شەفاافنی داهاتەکە چی لێ دەکرێت و داهاتی ناوخۆ ناوەڵا هیچ داهاتێک شەفاف نییە نازانم ئەوەی من بزانام نەک داهاتی نەوت داهاتی نانەوتیش شەفاف نییە خۆ ئەگەر بە تەنها داهاتی نانەوتیش بێ ئەوە هیچ نەبێ هەنێ پرۆژە ببینین ئەو پرۆژانەی کە دەشکرێ ئەگەر دیقەت بدێ ئەو جادەشتانەی کە ئەکرێ هەمووی بە سەرمایەدارەکان مەسەلەن یەکێ پرۆژەیەکی ئەدەنێ ئەڵێ نەبێ ئەم جادەیە بکەی ئەم پردە بکەی بەشی زۆری پرۆژەکانی سلێمانی بەو شێوەیە دەکرێ هیچ شەفافێتێکی تیانە هین مانگانە پێم وایە شتێک ئیعلانەکەن داهاتی سلێمانی ئەم مانگە ئەوەندە بۆ ئەوەندەوە بەڵام پێم وانە شەفافێتێکی تەواو هەبێت لە داهاتی نانەوتی شا بە تایبەتی گومرک هینە ناوچە سنووریەکان بەڵێ وەکو بڵێن کە هەڵبژاردنیش نزیک دەبینەوە ئەو پرسی موچە بێ نەوت بێ پێدوێ بە وارەسێ کاریگەری هەیە کە چاک بکرێ و سوودانی لە بەرامبەرەوەی نەرمێک بنوێنێ بۆی پارتیویکێتی پشتگیرێکی بکەنەوە یاخود لە شەقامی عێراقی بۆ نمونە ڕوبەڕووی ئەو بێتەوە بڵێ تۆ بەبێ شتێک موچە دەنێری دووسەرەیە چۆن بەڵێ سوودانی لە بینی هەردوو زەختەکەیە لە بینی هەردوو زەختەکەیە هەم زەختی ئەوەی کە یەکێتی و پارتی دوایی بۆ خولی دووەم بۆ ئەوەی کە بێتەوە بە سەرۆکوەزیران پشتیوانی بکەن هەمیش لەلایەکەوە دەنگدەرانی شارعی خۆی ئیتر من نازانم ئەو لەو بینە چی هەڵەبژێرێ ینی چۆن هاوسەنگیەک لەو بینە دروستەکە
من نازانم بەڵام من وای بۆ ئەچم کە جارێکی تر بە تەنها وەکو ئەو شەش جارەی تر کە لە ئەم ساڵا کردوویەتی بە تەنها خۆی لەسەر مەسئولێتی خۆی موچەیەکی تر نانێرێتەوانێ یعنی ئیلا ئەگەر بە قەرارێکی جەماعی بێ یاخود مەسەلەن قەراری وەزارەتی نەوت بێ ئەها بۆیە ئەم جارە بابەتەکەی ڕوبەڕووی وەزارەتی نەوت کردووەتەوانێ پێم وایە جارێکی تر لەسەر بەرپرسیارەتی خۆی ئەوە ناکاتەوە. باشە بەسگرەی شێ زۆر لە پەرلەمانتارانی کورد لە باغدا لە مەسلەی موچە بێ جگە لە وەزیرەکانیش و سەرۆک کۆمار پەرلەمانتارە خۆی دەتوانێت هیچ بکە بۆ ئەگەر هەرێم پابەند نەبێ بۆ نمونە بە ڕاستکردنی داهاتی ناو خۆیە بەنەوتە پاوەکو پەرلەمانتار دەتوانێت سرکە ئێمە بابزانین یەکەم ژمارەی پەرلەمانتارە کوردەکان کەمە یعنی لە چاو 329 ئێمە 62 پەرلەمانتارمان هەیە ئەو یەک لەو 62 پێم وایە 45 هی یەکێتی و پارتین ئەوانەی یەکێتی و پارتی یعنی هینە وەکو چۆنڵی ئیرادەیان لە دەستی خۆیانە نییە ئیرادیان ئەوە ئەکەن کە حیزبەکانیان پێیان ئەڵێت ئەوەی کە ئەمێنێتەوانێ پێم وانە بتوانن ژمارەیەکی ئەوەندە زۆر بن بتوانن زەخت بکەن خۆ لەوانەیە مثلەن بە عیلاقاتی شخصی لەوانەیە لە ڕێگەی چوزام کۆکردنەوەی ئیمزا و ئەو شتانە لەوە زیاتر ناتوانن هیچ شتێکی تر بکەن پەرلەمان ئیشێکی تیمە یعنی ئیشێکی جەماعیە پەرلەمانتار بە تەنها ناتوانێت ئیش بکە مەسەن ئێستا هین وەزیری وانە وەزیری ئیشێکی هینە ئیشێکی یەک کەسیە بەڵام پەرلەمان ئیشێکی کۆمەڵیە ئیشێکی دەستە جەمعیە هیچ کەسێ ناتوانێت بە تەنیا خۆی ئەو شتێک کە ئەوێت بیکا بۆیە هین دەسەڵاتی پەرلەمانتار هەمیشە مەحدودە وەکو پەرلەمانی کوردستانیش کە دەمێکە کۆنەوە نزیک دەمی ساڵێک هەڵبژاردن ئەو پرسە چۆ دادگای فدراڵیش و هەڕاتیش کرایەوە ئەی لە بەردەم چیدە ئێستا پەرلەمان ناتوانێت کۆبوونەوە بکە بڵێن حکومەت ماوەی بەسەر چووە هیچ شتێک شەرعی نەماوە لە هەرێمی کوردستان دەستەکانی دیکە بڵێن ماوەیان بەسەر چووە دەسەڵاتی دادوەری هەر باز مەکەەوە بینیمان دەسەڵاتی دادوەری چۆن یاری پێکرێت لەلایەن حیزبەکانەوانێ لەو ڕووداوانەی ئەم ئەخیرەکە هەردوو لە هەولێری ژوایە بەس ئەوەی سلێمانی زۆر تازەیە و زۆر زەقیش بوو یعنی دەتوانرا زۆرتر بە شێوەیەکی قانونیانەتر هیچ نەبێت دەورێکی بچووکیش بێ بۆ دادگا بهێڵڕێتەوانە هیچ دەورێ بۆ دادگا نەهێڵڕایەوانە بۆیە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی هیچی هەیە لە ژێر سەیتەرەی حیزبایە ئەوە پەرلەمانەکەش ئەوەیە حکوومەتەکەشمان لەکەیەکەوە ناشەرعیە بەس پەرلەمان تاکەی دەتوانێت ئەو بمێنێتەوە بەبێ بڵێنی کۆبنەوە یەکەمیان تاوا نەکرد بەبێ سەرۆک و جێگر و هیچ ڕۆڵێکیش نەبینن خۆی لەو ڕۆژەوە کە کۆبنەوەکە بەکراوەی بەجێ هێڵراوە ناقانونیە یعنی نایاساییە لەو ڕۆژەوە نایاساییە بەڵێ من پێم وایە دەژمێنێتەوە هەتاوکو دوای هەڵبژاردنەکانی عێراق و ئەو کاتە بە یەک پاکێج حکوومەتەکەی هەردوو لا دروستەکەن ئەم پەرلەمانەوە حکومەت بەڵێ سپاس دەکەین دکتۆرە بەهار مەحموود مادوماکەی سپاسیان سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ